لله من أسمائه 99 من بعدها يتلون جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. یەکێکی تر لە ناوە پیرۆزەکانی پەروەردیگارمان ناوی پیرۆزی ئەلحەلیمە. ئەلحەلیم واتە ئەو زاتەی ئارامگرە لەسەر خۆیە، بە گوناح و تاوان و خراپەی بەندەکانی ناکە و پەلە ناکاتن هەتا کاتی خۆی کە کاتی دیاریکراوە کە ئەو بە حیکمەتی خۆی دەزانی چ کاتەکە شایستەیە سزای هیچ کەس نادا و هیچ کەس بێ ڕزق بێ سەحەت ناکا لەبەرەوەی گوناح و تاوانەچی کردیە. لە ژیان دەیانژێنی ڕزقیان دەدا، سەحەتیان پێدەبەخشی، دەسەڵاتیان پێدەبەخشیتن. لەبەر چێ؟ لەبەرەوەی خوای گەورە ئەلحەلیمە، لەبەرەوەی خوای گەورە لەسەر خۆیە ئارامگرە، لەسەر ئەو بەندەی ڕادەوەستیتن. بزانە ئەو بەندەیە بەڵکو بگەڕێتەوە، بەڵکو واز لەو خراپەکاریە بینی، بەڵکو واز لەو بێ باوەڕیەی بینی، بەڵکو واز لەو تاوانانە بینی، سزای ناداتن. وەڕەبوکە الغەفوور ذو الرەحمە لو يؤاخذهم بما كسبوا لعجل لهم العذاب. خوای گەورە غەفوورە، خاوەنی بەزەییە، ئەگەر بە هەموو گوناحەکان ئێمەی گرتبە هەرزوو سزای دەدا و هەمووی لە ناو دەبردن. وەکو دەفەرمی ولو يؤاخذ الله الناس بظلمهم ما ترك على ظهرها من دابة ولكن يؤخرهم إلى أجل مسمى. و ئەگەر خوای گەورە بە گوناح و تاوانی ئینسان و بەندەکانی کردبە لەسەر ئەو زەویە نەک ئینسان، هیچ دووپێک، هیچ ئاژەڵێک، هیچ گیان لەبەرێکی نەدەهێشت، هەمووی دەبا لە ناو بردبایە، هەموو ئینسانێک، هەموو ئاژەڵک دەبا خودای گەورە لە ناوی بردبا. بەڵام خوای گەورە مۆڵەت دەدا لەبەرەوەی ئەلحەلیمە، ئاگاداری هەمووی تیشی، هەمووی دەبینیتن. زۆر جار کەسێک ڕەنگە سزای کەسێک نەدا دەسەڵاتدارە، دەڵێ لەبەرەوەی ئاگای لە خوارە خۆی نییە، ئاگای لە جوندی و سەربازەکانی و خەڵکەکەی نییە کە چ دەکاتن. بەڵام خوای گەورە ئاگاداری هەمووتی. واعلموا أن الله يعلم ما في أنفسكم فاحذروا. خوای گەورە ئاگاداری ئەوەی لە ناو نەفسیشمانە، هەمووی ئاگادارە. بەڵام لەبەرەوەی غەفوور حەلیمە. واعلموا أن الله غەفوور حەلیم. هەم لێ خۆش بووە لە بەرامبەر تاوانەکان و هەم حەلیمیشە، مۆڵەت دەدا بەڵکو بگەڕێینەوە و بەڵکو واز بێنین لەو خراپە و تاوانانە و لەسەری بەردەوام نەبین. خوای گەورە ئاگاداری پەنهان و ئاشکرای ئێمەیە، بەڵام لەبەرەوەی حەلیمە دەیەوێ مۆڵەتمان بداتن، سزامان نادا، لەسەرمان تون ناکە. ئێمەش پێویستە بێ ئەمەک نەبین، سپڵە نەبین لە بەرامبەر ئەو سیفاتەی و ئاگادار بین ئەو فرسەتە هەتا لە ناو ژیانی دنیا داینە بە فرسەتی بزانین. خوای ئەلحەلیم فرسەتی دایتەمە کە ژیانی دایتە من، کە ئەو دەقەیە ئەو چرکەیە لە ژیانی زیاتر بە من بەخشیە، دەتوانم تەوبەیەکی پێ بکەم، هەرچی لە پێشی لە گوناح و تاوان کردیتم هەر هەمووی پێ بسڕمەوە. کەواتە بزانە چ فرسەتێکی گەورە لە بەردەستمدایە، لەبەرەوەی خوای گەورە فرسەتی دایتە هەر یەکەکمان کە ئێستا لە ژیاندان، لەبەرەوەی حەلیمە. باوا نەکەین ئەو خودایە حەلیمە لەگەر ئەوەی کەوە ئارامگر و لەسەر خۆیە لە خۆمان تووڕە بکەین سزامان بدا، چ لە دنیا چ لە ئاخرەت. چونکە کەسێکی زۆر ئارامگر، زۆر لەسەر خۆ کە تووڕە بکرێتن، نیشانەی ئەوەیە هەموو سنوورێک بەزێنرایە. لەوەیە لە زمانی عەرەبی نمونە و میسالێک دەهێنرێتەوە، دەرێن احذروا الحەلیمە ئیذا غەضب. ئاگادار بن، خۆتان بپارێزن لە کەسێکی ئارامگر و لەسەر خۆ کاتێک کە تووڕە بوو. تووڕەیەکەی زۆر توندە، لەبەرەوەی هەتا ئەو پەڕی تاوان و خراپەکاریەکە هەموو سنوورەکی نەس بازاندبی، ئەو کەسە ئارامگر و لەسەر خۆیە تووڕە نەدەبوو. کەواتە خوش سبحانه وتعالى ولله المثل الأعلى کە تووڕە دەبیت و سزات دەدا، دیارە ئێمە هەموو سنوورێکمان بەزاندیە، هەموو فرسەتێکمان لە قیسە خۆماندایە و لە دەستە خۆماندایە. و با ئێمەش خۆمان بەو سیفەتە جوان و ڕازاوەیە بڕازێنینەوە، لەگەڵ یەکتر نەرم و نیان بین، لەگەڵ یەکتر ئارامگر بین، لەسەر خۆ بین، لە کاروبارەکانمان حلم بەکاربێنین. لەبەرەوەی وەکو پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بە یەکێک لە سەحابەکانی فەرموو ئین فیکە خەصلەتەین یحبهم الله وەرەسوولوه. تۆ دوو سیفەتت تێدایە، خوددا و پێغەمبەرەکەی خۆشیان دەوێ، الحلم والئەنات. هەم ئارامگری زوو تووڕە نابی، هەم ئەناتت هەیە، زوو هەنگاو نانەی تا بەر پێی خۆت نەبینی و تەواو ئاگاداری شتەکە نەبی، هەنگاو نانەی.
خوای گەورە پێمان ببەخشیکەوە کار و کردەوەی وەها چاک بکەین و تەوبەیەکی وا بکەین کە هەتا لە ژیان داماینە خوای گەورە ڕەحممان پێ بکات و بە مەغفیرەتی خۆی دامان بپۆشیتن إن شاء الله. وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم. لله من أسمائه 99 من بعدها يتلون جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة.